جاکە لێرە دانیشتین ئیترەبێت تێبگەن یەکەمین شت چیمان هەیە تەوەری ستۆدیۆمان هەیە باس لەواکەین کە یەکەمین دیداری کوردناسی لە زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانی بەڕێواچێت ئەم دیدارە لە بەرواری 25 هەتاوەکو 27 مانگ بەردەوامیە بێت جا لە نێو ئەم دیدارەیە پانێڵی زانستیمان هەیە هەروەها لە هەمان کاتیشا چەندین چالاکی جیاواز بەڕێواچێت لە نێو ئەم دیدارەیە جا بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر تەواوی دیدارەکە و هەروەها ئەو چالاکیانەی کە لە نێو دیدارەکەدا بەڕێواچێت میوانداری زۆر بەڕێز پشتیوان بابەکرمان کردووە کە بەڕێزیان ئامادەکاری چالەکەکانن لە نێو دیدارەکەدا کاک پشتیوان بەخێر بێت بۆ نێو ستۆدیۆی کورسات مەگەزین. زۆر سپاس خات و سانگیان منیش زۆر خۆشحاڵم کە لێرەم لە کورسات بۆ باسکردنی یەکەمین دیداری کوردناسی لە زانکۆی ئەمریکی. زۆر باشە ناوی دیدارەکە دیداری کوردناسیە جا پێم بڵێ کوردناسی لە ڕوانگەی خۆمانەوە واتە کورد یاخود لە ڕوانگەی بیانیەکانەوە. لە ڕاستیە کوردناسی بابەتێکە بۆ هەردووکیان ڕاستە ینی هەم ئەو توێژرانەی کە کورد بن یاخود بیانی بن کە کار لەسەر توێژینەوە لەسەر بابەتی پێویست بە کوردەوەکەن بە کوردبوونەوەکەن ئێمە هەوڵمان داوە لەم دیدارەیە کۆیان بکەینەوە و پانێڵی گرنگ ئەنجام بدەین قسەی گرنگ لەبارەی بابەتی کوردبوون و بابەتی ناسنامەی کورد و ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە پرسی کوردەوە هەیە لەناو پانێڵەکان و لەناو ئەو گفتوگویانەی کە لەناو زانکۆی ئەمریکی ئاکرێن ئەنجام بین. بەڕستان وەک ڕێکخەری چالاکی و هەروەها پرۆگرامەکانی دیدارەکە ئاگاداری ئامادەکارەکان بێگومان لە ئێستادا ئامادەکارەکان لەکوێدا لە چ قۆناغێکدایە؟ خاتوستان ئێمە توانم بڵین بە تەواوەتی ئامادەین بۆ سبینێ لە پاڵ ئەوەی کە لەناو کۆنفرانس هۆڵی زانکۆی ئەمریکیە لە ماوەی 3 ڕۆژە بەردەوام گفتوگۆ پانێڵی گرنگە بێت لەبارەی بابەتی جیاوازەوە و ئەو پانێڵستانی کە مانگەشتمان کردوون هەم لە ناوی کوردستان و هەم لە دەروی کوردستان لە وڵاتانی جیاوازەوە ئێستا لە سلێمانین خۆشبەختانە وەکو ئەتوانم بڵێم وەکو دیدارێکی نێودەوڵەتی زۆر گرنگ کە زیاد یەکەین بۆ ئەم شارە و بەردەوام بێت لە ساڵانی داهاتووە و دوای لە دەروی ئەم کۆنفرانس هۆڵە لە دەروی کۆنفرانس هۆڵی ناو زانکۆی ئەمریکی ئێمە کۆمەڵێک چالاکی ترمان هەیە کە پێکدێن لە کردنەوەی کۆمەڵێک پێشانگا وەدانانی کۆمەڵێک پێشانگای شێوەکاری و فۆتۆگرافی و هەروەها کاری ئینستەلیشن بۆ هونەرمەندە کوردەکان و هەروەها ئەو هونەرمەندانی کە لەسەر بابەتی کورد ئیشیان کردووە بۆ منە ئێمە فۆتۆگرافەرێکی وەکوێت کاشی ماوەی ساڵانێکی زۆرە تقریبا نەتوانم بڵێم لە ساڵی 92ەوە ئیشی لەسەر کەیسی کورد کردووە لە ساتی کۆڕەوەکەوە هەتاوەکو ئێستا بەردەوامە لەسەر ئیشکردن لەسەر کەیسی کورد لە ڕێگەی بە ئەرشیفکردنی وێنەوە یعنی ئەم هەر کاتێک چیرۆکێکی کوردی هەبێت لە کوردستانی باشوور ببێت ڕۆژەڵات بوو بێ ڕۆژاوە باکوور لە ئەڵمانیا لە بەیروت لە یوکەی بەردەوام ئەو هەوڵیاوە کە چیرۆک بگێڕێتەوە. ئێتکاشیەکێک لەو کەسانی کە ئێمە نمایشێکی زۆر سەرنجڕاکێشمان بۆ کردووە ناو زانکۆی ئەمریکیە و هەروەها پێشانگا بۆ خاتۆ چیمەن ئیسماعیل کە کارێکی ئینستەلیشنە لە ناو جێگەیەکی زۆر تایبەتی زانکۆی ئەمریکی کارەکەی خاتۆ چیمەن بە ناوی نامۆبوونە کە هیوادارم بینەران لە ڕۆژانی داهاتووە بێن و بیبینن کارە هونەریەکانە ناو زانکۆیە ببینن بە هەمان شێوە ئێمە پێشانگایەکی ترمان هەیە بۆ مامۆستا سالار مەجید کە ئەتوانم بڵێم ماوەی ساڵانێکی زۆرە پێشانگای مامۆستا سالارمان نەدیوە بەڵام ئێستا لە سوچێکی زانکۆی ئەمریکیە گەلەریەکی زۆر جوانمان بۆ دروست کردووە خەڵک دەتوانێت ئەزمونێکی زۆر جیاوازی تابلۆکانی مامۆستا سالار بکە بە هەمان شێوە مامۆستا بەهایدن کە خەڵکی سلێمانی بەڵام لە ئەڵمانیا ئەژی ئێستا گەڕاوەتەوە بۆ سلێمانی و پێشانگایەکی زۆر جوانمان بۆ کردوێتەوە لەو بەرهەمانەی کە کاری لەسەر کردووە و دیسانەوە ئێمە پێشتر لە ساڵی 2018 باخچەیەکمان دروست کرده بوو لە ناو زانکۆی ئەمریکی بۆ مامۆستا ئیسماعیل خەیات بەدەستی خۆی لەگەڵ کۆمەڵی خوێندکاری زانکۆی ئەمریکیە بەداخەوە پاژۆفاتی بەردەکان کەمێک کاڵ ببوونەوە ئەم جارە بە ئەوەی کە بە یارمەتی هونەرمەندێکی گەنجی وەکو سوفیان جەلال لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی ناو زانکۆی ئەمریکا کۆمەڵی خوێندکاری ناو زانکۆی ئەمریکا هۆڵمان ناوە کە ئەو بەردانە نۆژەم بکەینەوە بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش و جوان و بەکارهێنانی ئەو مۆتیڤانی کە مامۆستا ئیسماعیل خەیات لە کارەکانیان بەکاری هێناوە بە هەمان شێوە کۆمەڵێک کاری ئینستەلیشنی
خاتو ساکار سلێمانمان هەیە لە چەند جێگەیەکی جیاوازی ناو زانکۆی ئەمریکیە و هەروەهایەکێ لە کارەکانی تر کە پیشانە دێ بریتە لە ماوەی 2 مانگ پێش ئێستا ئێمە وەرکشۆپێکمان کرد بۆ کۆمەڵێک مناڵ بە سەپەرشتی کاکە حەمەد شێخادی ئێستا ئەم کارانە لە ئەنجامی وەرکشۆپەوە کە بەرهەماتون بۆتە یەکێک لە پێشانگاکانی ناو دیداری کورناسی. کاک پشتیوان 3 ڕۆژی پڕ چالاکی بەڕێوەچێت جا کەسایەتی زۆرتان هەڵبژاردووە لە هەموو بوارە جیاوازەکان ئەم کەسایەتیانە چۆن بوو ینی چۆن هەڵتان بژاردن لەسەر چ بنەمایەک؟ بۆ هەرێک لە بابەتە جیاوازەکانی ناو دیداری کورناسی بیرمان لەوە کردوتەوە کە هەرێک لە پانێڵەکان بێگومان پرسی جەندەرمان فرامۆش نەکردووە، پرسی گەنجمان فرامۆش نەکردووە، بیانیمان فرامۆش نەکردووە، خەڵکی لۆکاڵمان فرامۆش نەکردووە. بێگومان ئێستا ڕەنگە هەندێک کەسە بێت لە ناو ئەم پانێڵانە لە ناو گفتوگویان لە ناو پێشەنگاکانان نەبن، بەڵام دڵخۆشیەکە کە ئەوەیە ساڵانی داهاتوو ئەم دیدارە بەردەوامە بێت و ئەو کەسانی کە ئێستا بانگێشت نەکراون بۆ ئەم دیداران ئێمە لە ساڵانی داهاتووە بە شێوەیەکی زۆر باشتر ئەگەر لەم دیدارە کەم و کورتێکمان هەبوو بێت بێگومان لە ساڵانی داهاتووە زۆر باشتری بکەین و بە وزەیەکی باشتر و بە گەرموگوریەکی زیاترەوە ساڵانی داهاتوو بەردەوامی پێ بکەین. ئینشاءالله ئێمەش بۆ هیواین. جا پانێڵستی زۆر هەیە، ئەزانم ناوی زۆر هەیە لە نێو ئەم دیدارەیە، بەڵام باسێکی ئەوم بۆ بکە و کەسایەتیانەی کە پانێڵستەکانن پیشەکانیانم پێ بڵێ، ئەزام ناوەکان بالێ و ئادەست نەبن هەندێک ناوت لەبیر بچێت. بە دڵنیاییەوە من تەسەوڕەکەم ناوم لەبیر بچێت، بەڵام هەرێک لەو توێژەرانە لە بابەتی ئەتوانم بڵێم لە پرسی جیاوازە ئیشەکەن، بەڵام ئێمە هاتووین بۆ منە کەسێکی وەکو مارتن ڤان برونسن کە توێژەرێکی هۆڵندیەک ماوەی ساڵانێکی زۆرە ئیش توێژینەوە لەسەر کوردەکە. ئێمە هاتووین وتەی سەرەکی وتاری سەرەکی دیدارەکەمانیاوە بوو ئەویەت وتارێکی خۆی ئاوەکو دەستپێکی دیدارەکە و دواتر ئێمە گفتوگۆی چەند کەسیمانەوە ئەم گفتوگویانە بریتین لەوەی کە وای دانێت 3 کەس گفتوگویەکمانەیە گە ناوی هەرسێکیان بێنم خاتو چۆمان هەردی خاتو کەژاڵ ئەحمەد لەگەڵ فاتمە ساوجی کە خەڵکی باکووری کوردستانە. ئەم سیانەیەم پێکەوە وەکو 3 شاعیری ژنی کورد باسی ئەزمموی خۆیانەکەن گفتوگۆ لەگەڵ یەکەکەن ڕەنگە مامۆستا چۆمان پرسیارێک لە خاتو کەژاڵ بکە یاخود فاتمە پرسیارە لە خاتو چۆمان بکە. ئیتر ئەم پرسیارانە بێگومان وەڵامی زۆر تایبەتی ئەبێت، وەڵامێکی زۆر جوانمان ئاەتێک کێمە بتوانین گوێرێ بگرین و وە لە ئەنجامیشە ئەم بێتە ئەرشفێکی زۆر گرنگ بۆ پرسی ئەدەب لە بەتایبەتی لە بواری شندا. کاک پشتیوان سەرەتا باسیەوەت کرد کە چالاکی زانستی هەیە، چالاکی زانستیەکان چین؟ لە پاڵ ئەو دیدارانێکە لە پاڵ ئەو پانێڵانەی کە هەیە لە پاڵ ئەو گفتوگویانەی کە لە ناو کۆنفرانسۆڵە ئەنجامدرێت و وەکو وتیشم پێشانگا هەیە لە ماوەی ئەو 3 ڕۆژەیە لە ژووری جیاوازی زانکۆکەیە هەوڵمان ناوە کە کۆمەڵێک ئەتوانم ناوی بنین وەرکشۆپ یاخود گفتوگویەک سەبارەت بە پرسێکی دیاریکراو یاخود بۆ نمونە چۆنێتی گراند وەرگرتن. هەرێک لەم پرسانە بابەتی زۆر گرنگن بۆ ئەوانەی کە ئیش لەسەر بابەتی توێژینەوە ئەکەن. بابەتێکی وەکو ئای بێگومان بابەتێکی گرنگ و زۆر تایبەتە لە ئێستا لە هەموو بوارەکانی ترا باس ئەکرێت. ئێمە چۆن بین پرسی ئای ببەستینەوە بە ژیری دەستکردەوە. ئەم گفتوگوێ ئەکەین لە ناو ئەم ژوورەیە کە کۆمەڵە کەسی دیاریکراوە چێتە ناوە لەبەروی ژوورەکە بچووکە گەورە نییە، بەڵام گفتوگویەکی گرنگ ئەبێت بۆ ئەوانەی کە گرنگی ئێن بە بابەتی زمان و تەکنۆلۆژیایەکی نوێی وەکو ئای. باشە کاک پشتیوان گرنگی ئەم جۆرە دیدارانە لە چیە یاخود ئەم دیدارانە بۆ چه گرنگە؟ هەڵبەت هەمیشە پرسی توێژینەوە گرنگە، هەمیشە قسەکردن لەسەر ئەوەی کە ئێمە لەبارەی مێژووی خۆمانەوە لەبارەی کللتوری خۆمانەوە لەبارەی هوەری خۆمانەوە لەبارەی ئەدەبی خۆمانەوە قسە بکەین وەکو کورد ئەمە شتێکە کە ئەکرێت تۆزێک باشتر سەیری خۆمان بکەین وەکو کوردێک باشتر لە خۆمان تێ بکەین کە باشتر لە خۆمان تێگەیشتین ئەتوانین باشتر مامەڵە لەگەڵ دەوروبەرەکەی خۆشمانە بکەین. من پێم وایە لە ئێستا یەکێ لە گرنگترین ئەو شتانەی کە
بتوانین بیکەین وەکو کورد لە هەموو ئەم دەخراپەی لەم ناوچەیە هەیە ئەوەیە قسە لەسەر کوردبوونی خۆمان بکەین قسە لەسەر ئەو بابەتانەوە بکەین کە پەیوەندیان بە ئێمەوە هەیە وەکو کورد جا ئەدەب بێت زانست بێت هەچی لایەنێکی کللتوری بێت کە ئێمە هەمانە کاکشتیان و کەسانی کە ئەبنە میوان لە نێو دیدارەکە چی ئەتوانە بێت لە نێو ئەو دیدارەیە دانیشت چونکە چەند چالاکی جیاوازەیانی و کەسانی کە هێن ئەتوان فرێ هەموو چالێکەکان بکەون بەگشتی هیوادارم فریا بکەون ئەوە شتێک کە خۆشمان بەڕاستی لەبەرەوەی کارەکان زۆرن چالاکیەکان زۆرن بێگومان ڕەنگە بە ڕۆژێک فریانەکەون ئێمە 3 ڕۆژمان هەیە و پێشنگاکەن تاماوەی مانگێک بەردەوامە بن بەڵام دیدارەکە خۆی وەکو ئەوەی لە ناو کۆنفرانسۆڵا ڕۆیە 3 ڕۆژە پێشنگاکان مانگێک بەردەوام بێت لە ناو زانکۆی ئەمریکیە دیدارەکە بۆ هەموو کەسێکە بەڵام ئێمە لینکێکمان داناوە بۆ کەسانە کە بتوانن لە ڕێگایەوە بەشداری بکەن بەگشتی هەمومان نەزانی ناو کۆنفرانس هۆڵەکە لەوانەیە ئێمە 350 کەس بۆ 400 کەس بگرێت لەمە زیاتر ناگرێت بەڵام لە پاڵەوەی ئەمە کۆمەڵی پێشانگامانەیە کە ئەوانە توان بچن سەردانی بکەن ئەگەر لە پانێڵەکە شوێن نەبوو جێگا نەبوو کە ئەوان بتوان بچنە ژوورەوە بەڵام وەکوتم چالاکی جیاوازەیە لە دەرەوەی کۆنفرانسۆڵەکە کە بە دڵنیاییەوە چێژێکی زۆر سەرنجڕاکێشە بێ بۆ ئەوان چۆنێتی دروستکردنی ئەو پێشانگایانە چۆنێتی دانانی ئەو کارانە لە ناو زانکۆیە کە لە ناو سپیسی زانکۆیە بیرمان لە تای وردەکاریەکانی کردوتەوە و دڵنیام هاوڵاتیان بە دڵیانە بێت کەواتە وتت ئەو کەسانی کە ئەیانەیە بەشداری نێو دیدارەکە بکەن ئەبێ با بڵین ئەو سایتە کە داتانناوە ئەو هینەی کە داتانەوە لیکە ئەبێ پڕیکەنەوە وایە ئەتوان لەو ڕێگەیەوە بەشدار من تەنها بەدڵنیاییەوە لەبەرەوەی وەکوتم دیسانەوە شوێنەکە دیاری کراوە ئەگەر ئەوان ناوی خۆیان تۆمار نەکەن ئێمە ناتوانین جێگا نامێنە دڵنیام لەوە بەڵام بۆ نمونە ئەگەر لە پانێڵە کات جێ هەبوو ئێمەوامان داناوە چەند کورسێکمان داناوە کە وەکو چاوەڕێمان بکەن ئەگەر شوێنێکی چۆڵ هەبوو ئێمە بتوانین بیانکەینە ژوورەوە بۆیە بەڵێ بیرمان لە هەموو وردەکارەکانی کردو ئەگەر کەسێک بۆ نمونە نەیات بۆ دیدارە بۆ پانێڵە ئەتوانین کەسێکی تر بخێنە شوێنەکەی و بەشدار بێت و بچێتە ناو پانێڵەکەەوە زۆر باشەشیان هەر خاڵێکی باشە ئەجا شتێکی تر هەیە چالەکێکی زۆر جوان هەیە کە سەرنجی منی زۆر ڕاکێشا گروپێکی میوزیکی زۆر جوان بەشدارە بن لەگەڵتانە لە 3 ڕۆژایە پێم با بێت چالەکەکەیان با بڵین کۆنسرتێک پێشکەشەکەن خۆت باسی گروپەکەمان بۆ بکەیت و ئەم ڕۆژ میوانی کورسات بوون بە هەر باسی وەش بکەم چالەکەکانیان چییە بێت و چەند کەس پێش بەرنامە پێدوتون چەند کەس لەسەر ستەیجە بن لەگەڵەوەی بەرهەمی زۆر جوانی کوردەواری پێشکەشەکان لە هەمان کاتا شۆن یعنی حەز ئەکەی تەماشایان کەی ئەمەندە بە جوانی ڕۆڵ ئەیجێڕن لەگەڵ گۆرانیەکانە گروپی هونەرگا وڵات ئەم ساڵ وەکو یەکەم گروپ بانگمان کردوون بۆ ئەم دیدارە هەڵبەت هێنانی هونەرگا وڵات لە ڕۆژ ئاواوە خەوم بوو لە هەمان کاتیشە زۆر زەحمەت بوو بەداخۆ ئێستا پەیوەندینەوە سووریا و عێراق سووریا و کوردستانیش بەتایبەتی لەو سنوورەوە زۆر باش نییە بەڵام خەونەکە هاتە دی لە کۆتاییە ئێستا هاوڕێیانی هونەرگا وڵات لە سلێمانین و ڕۆژی 27 مانگی نۆ کاتژمێر 7 ئێوارە یەکێک لە جوانترین پێرفۆرمانسەکانی خۆیان لە ناو زانکۆی ئەمریکی ئەنجامێن باشە چۆن بۆ بڕیارتان کە ئەم گروپە هەڵببژێرن هۆکارەکەی چی بکە ئەوانتان هەڵبژێن خاتوسان پەیوەندی ئێمە هونەرگا وڵات ماوەی ساڵانێکی چەند ساڵێکە توان بڵم ساڵی 2021ەوە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ هاوڕێیانی هونەرگا وڵات لە ڕۆژاوە ئیتر هەمیشە هۆڵمان ناوە کە بیانهێنین بۆ سلێمانی کارێک بکەین خۆشبەختانە ئەم جارە سەریگرت لەم دیدارەیە بیرمان لەو کردو ئەمە دەرفەتەکەی ئەبێ هەموو هەوڵێک بین کە بیانهێنین ئەمانزانی ڕێگاکان قورسن زۆر هاتنیان دواکەوت بەڵام لە کۆتاییە سەریگرت و بەهۆی ئەو پەیوەندی کە ئێمە هەمان بوو لە ئەنجامی ئەو کارکردنەی هەم ئێمە هەم هونەرگا وڵات کەیشکردن بوو لەسەر مێژووی زارەکی پەیوەندیەکە دروست بوو و دواتر بەهۆی ئەم پەیوەندی و گواسرایەوە بۆی کەم بتوانین بانگشتیان بکەین لە پاڵەوەی کە ئەوان هەم بەشێکیشە بن لە پانێڵەکە بۆ باسکردنی ئەرشیف و کارکردنی ئەوان لە ئەرشیفە هەم ئەوەشی کەوان پێرفۆرمانسێکی جوان لە سەر ستەیجی زانکۆی ئەمریکی بکەن و پرسیارەشم بینە چەکەوتە چەند کەس لە سەر ستەیجن لەو نمایشی کە لە زانکۆی ئەمریکی کەن نزیکەی 36 کەس لەسەر ستەیجە بن پێرفۆرمانسێکی زۆر جوانەکەن بە گۆرانی و میوزیک و سەما لەسەر ستەیج
بە هێوای سەرکەوتن کاک پشتیوان ئێمە هیچ شتێکمان نەماوە جگە لە سوپاسکردنی بەڕەسان کە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی لە کورسات مەگەزین هیوادارین ئێوەش بتوانن بینەری ئەم چالاکیانە بن کە لە زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانی سبەینێ 25 مانگ هەتاکو 27 مانگ چالاکیەکانیان بەردەوامیان ئەبێت. کاک پشتیوان زۆر سپاس بۆ تۆ دووبارە کە هاتی بۆ نێو ستۆدیۆی کورسات مەگەزین. زۆر سپاس خاتوسان. زۆر سپاس.